تورکیا لە 100 ساڵی ڕابردوودا بە گەلێک هەڵکشان و داکشاندا تێپەڕیوە و هیچ یەکێکیش لە ڕووداوەکانی دەوڵەتە نوێیەکەی مۆستەفا کەمال ئەتاتورک نەبوونەتە هۆکارێک بۆ سیاسەتێکی جێگیر، ئابوووریەکی تۆکمە یانیش بۆ سەقامگیریەکی درێژخایەن. ئەگەریش هەبوو بن ئەوە کاتی بووە و نەتوانراوە بپارێزرێن. بەر لەو سەدەهەمین ساڵیادا زۆر جار گوێمان لە گەورە دەسەڵاتدارانی تورکیا دەبوو دەیانگوت ئەو پەیماننامەی لۆزان کە کۆماری تورکیای پێدامەزرا پاش تێپەڕبوونی 100 ساڵ هیچ کاریگەریەکی نامێنێت و وادەکەیشی بەسەر دەچێ، نە هەرەوەندا تەنانەت لە هەندێک سیاسەتمەدارانی تورکیاوە گوێمان لێ بووە کە ڕایان وایە دەبێت تورکیا لەو سنوورانەی بۆی دانراوە دەربچێت و دەشڵێن پەیماننامەی لۆزان کە ئەتاتورکیش پێی قایل بووە و پەسەندیشی کردووە وەک ئەوەیە چوارچێوەیەک بۆ تورکیا دانرابێت و نەتوانێت لەو چوارچێوەیە بێتە دەرەوە. هەر بۆیەشە شتێکی سەرسوڕهێنەر نییە کاتێک سەرۆکی پارتی داد و گەشە پێدانی فەرمانڕەوای تورکیا لە زۆرێک لە بۆنە و دیدارە تایبەتەکانیدا پەیامی خواستی مێژوویی و سیاسی خۆی دەنێرێ بۆ دەرەوە و ئەوجا بۆ ناوخۆی وڵاتەکە سەبارەت بەو گرنگیەی کە پێویستە چیدی تورکیا لەژێر کاریگەریەکانی ئەو پەیماننامەیەدا نەمێنێت و تەواوی مافە جوگرافیاییەکانی خۆی بەدەست بێنێتەوە. هەر چۆنێک بێ هێشتا کۆمەڵێ پرس هەن بەبێ وەڵامی یەکلاکەرەوە ماونەتەوە لەوانە ئایا کودەتا سەرنەگرتووەکەی ساڵی 2016 هیچ پەیوەندێکی هەبووە بە خواستی فراوانبوونی تورکیاوە یان ئایا تورکیا دەتوانێت لە هەلومەرجی ئەمڕۆی کۆمەڵگەی نێونەتەوەییدا ئیمپراتۆریەتێکی نوێی عوسمانی دابمەزرێنێتەوە؟ جا ئەگەر بتوانێت ئەی کۆمەڵگەی نێونەتەوەیی چۆن سەر و سەودا دەکا لەگەڵ هێنانەوە ئارای میراتی دەوڵەتی عوسمانیدا. ئێستای تورکیا لە ناوخۆدا چۆنە؟ بەپێی زۆرێک لە راپۆرتە نێونەتەوەیی و ناوخۆییەکانیش نیگەرانیەکان زۆرن لەسەر لاوازی ژینگەی سیاسی و دیموکراتی لە وڵاتەدا. بەشێکی ئەو راپۆرتانەش گەیشتونەتە ئەو بەرەنجامەی دەشێت فەرمانڕەوایانی تورکیا بۆ لەم و دوا پەنا ببەنە بەر شێوازی تری سەرکوردکاری دژ بە دەنگە ئازادەکان. چاودێر دەڵێن تورکیای ئەوڕۆ وڵاتێکە دیموکراتی تیادا نییە. زۆریش لەوە لاوااسترە کە هەندێک بانگەشەی بۆ دەکەن، بەڵام زۆر بەهێزترە لەوەی ئۆپۆزیسیۆنەکان باسی دەکەن و دەشڵێن هەموو جۆرە ئۆپۆزیسیۆن بوونیەکی سیاسی لەو وڵاتەدا تاوانە لە کاتێکدا تەواوی دەسەڵاتدارانی تورکیا دەڵێن وڵاتەکەیان هەنگاوی گەورەی ناوە بە ئاڕاستەی دیموکراتیزەکردندا، وەک دەڵێن ئەگەر بەراورد بکرێت لەگەڵ وڵاتانی تری ناوچەکەدا. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. سەرۆکی تورکیا مێژووی 100 ساڵ لەمەوبەری کۆماری تورکیا بە مێژوویەکی پڕ لە شکۆ ناودێر دەکات و چاویشی لەوەیە 100 ساڵی داهاتوو لە مێژووی وڵاتەکەیدا ببێتە سەدەیەک لە جیهاندا بە ناوی تورکیاوە بناسرێت. 9 Ekim 1923 کۆمارەکەمان کە ڕۆژی 29 مانگی دەی 1923 ڕاگەیەندرا یەک سەدەی تەمەنی خۆی بەڕێ کرد و پێی ناوەتە دووهەم سەدەوە و ناوی لێدەنێ سەدەی تورکیا. هیوادارم سەداهەمین ساڵ یادی دامەزراندنی کۆمارەکەمان کە بە خۆشحاڵی و شکۆمەندی و شەرەفەوە ئاهەنگی بۆ دەگێڕین بەخێر و سوود بجێردرێت بۆ وڵاتەکەمان. ئەگەرچی پێشتر لە تورکیادا ڕفراندۆم بۆ دەستور کرا و دەستوری وڵاتەکە گۆڕانێکی بنەڕەتی تیادا کرا، بەڵام گەورە بەرپرسانی تورکیا هێشتاش بەلایەنەوە پەسەند نییە و دەخوازن سەر لەبەری دەستوری وڵاتەکەیان بگۆڕن. گەورەترین ئامانجمان لە قۆناغی داهاتووماندا پاراستنی دیموکراتیەکەکەمانە، لە شەرمەزاری دەستوری کودەتا تا دەستورێکی سڤیل و لیبراڵ و دەستورێکی فرلانمان هەبێت کە شایستەی سەداهەمین ساڵیادی کۆمارەکەمان بێت. تورکیا هەمیشە بۆتە بەشێک لە ئاوکێشەکانی ئەو قەیرانانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا هەن و نمونەش زۆرن وەک سووریا، عێراق، لیبیا لە دەرەوەی سنووری ئەو ناوچەیەشدا وەک ئەفغانستان، یۆنان، قوبرس، ئازەربایجان و زۆر شوێن و ناوچەی تریش.
Cumhuriyeti kurmuştur. ئامانج و مەبەستی دامەزراندنی کۆمارەکەمان وەک دامەزرێنەری ئەم کۆمارە ڕاگەیاندووە بۆ یارمەتیدانی ئەوانن کە بێکەسن لەم سەر وەختەماندا ئەو مەبەستە زیاتر بەدەساتووە. تورکیا وڵاتی یارمەتیدەرە بۆ ئەوانەی لە ناوچەکەیاندا کەسیان نییە. بێگومان گوتاری ئۆپۆزیسیۆن لە ساڵەی تورکیادا پێچەوانەی دید و بۆچوونەکانی پارتیداد و گەشەپێدانی فەرمانڕەوای تورکیایە و ئۆپۆزیسیۆن توانج لە فەرمانڕەوایەتی تاکە کەس دەگرێت لە وڵاتەکەدا. Cumhuriyet anlayışında بە پێی فەرهەنگی کۆمارەکەمان هیچ تاکە کەسێک هیچ بەشێکی کۆمەلگا ناتوانن ببنە باڵەدەست بەسەر ئەوانی ترەوە. بە هەمان شێوە دەوڵەتیش ناتوانێت باڵ بچێشێت بەسەر کۆمەلگادا. هەتا بژی کۆمارەکەمان سەدەهەمین ساڵیات پیرۆزە. بەو هیوایەی تورکیا سربەخۆیی تەواو بێت هەر بژی ئەتاتورک هەر بژی کۆمارەکەمان. مێژووی 100 ساڵەی تورکیا وەک ڕووناکبیرانی وڵاتەکە ئاماژەی پێدەکەن پڕە لەو جۆرە ڕووداوانەی پرسیار و گومانێکی زۆریان لەسرە لەگەڵ ئەوەشدا کە نوکوڵی ناکەن لەوەی پێشاتی گرنگیش هەبووە لە مێژووی کۆماری تورکیادا بەڵام جەختیش دەکەنەوە لەوەی پرۆسەی بە قوربانیکردن هێشتاش بەردەوامە. لەگەڵ دامەزراندنی کۆماری تورکیادا گۆڕانکاریمان بینیوە بەڵام لە قۆناغەکانی دواتری کۆماردا باجی سامانەکان و دووبارەبوونەوەی مانگی نوێی ساڵی 1955مان بینیەوە. ئەم شەقامەی لەسەری وەستاوین جێی بیرەوەری پڕبەهایە و دەکرێت بڵێین شوێنێکی مێژوویە بەڵام مەخابن نەتەوەی تر و خاوەن بڕوایی تری ئاینی مەینەتێکی زۆریان بینیوە لەو ڕووەی لەم کۆمارەدا کراونەتە قوربانی. 100 ساڵ بەسەر دامەزرانی کۆماری تورکیادا تێدەپەڕێت و هاوکات 100 بەسەر مۆرکردنی پەیماننامەی لۆزاندا دەگوزارێت واتە ئەو پەیماننامەیەی سنوورە نوێیەکانی تورکیا نوێی دەستنیشان کرد پاش ڕووخاندنی ئیمپراتۆریەتی عوسمانی. نوێنەرانی ئەنجومەنی نیشتیمانی تورکیا لەلایەک و نوێنەرانی وڵاتانی هاوپەیمانی ئەو کاتە لەوانە بەریتانیا، فەڕەنسا، ئیتالیا و چەند وڵاتێکی تریش لە ساڵی 1923دا پەیماننامەی لۆزانیان مۆر کرد و لەسەر بنچینەی ئەو پەیماننامەیە مستەفا کەمال ئەتاتورک کۆماری تورکیای ڕاگەیان. دەگوترێت لە سەرەتای ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردوودا پرۆسەی دیموکراتی لە تورکیادا دەست پێ دەکات. بەڵام ئەو پرۆسەیە نەیتوانی ڕۆڵ و دەسەڵاتی ژەنەراڵەکان لە تورکیادا کەم بکاتەوە هەر بۆیەشە ژمارەیەک کودەتای لەشکری لە مێژووی 100 ساڵەی تورکیادا هەیە. دکتۆر ئەمرۆڵا ئۆسلو پسپۆڕی سیاسی کاروباری تورکیا میوانی ئەم هەفتەیە چاوی واشنگتنە. دکتۆر ئەمرۆڵا بۆ زیاتر لە 10 ساڵ شیکەرەوەی سیاسی بۆ لە ئۆفیسی سەرکردایەتی پۆلیسی نیشتیمانی تورکیا لە بەشی بەرەنگاربوونەوەی تێرۆریزم میوانی ئەم هەفتەیەمان خاوەنی چەندان نووسین و بڵاوکراوەی تایبەتە لەسەر حەزبوڵای تورکیا و دۆسەی کورد و توندڕەوی ئیسلامی و نەتەوە پەرستی لە تورکیادا و چەندان بابەتی تریش. دکتۆر ئەمرۆڵا سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. با دەست بەجێ بچمە پرسیاری یەکەمم. بۆ خۆت دەزانی لەم ماوەیەی ڕابردوودا زۆرێک ئاماژە هەن کە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا سەرۆکی پارتی داد و گەشە پێدان دەخوازێ بڕواتەوە بۆ سەروەختی ئیمپراتۆریەتی عوسمانی. بەڕای جەنابەت ئەگەر وا بێ ئەمە مانای کۆتایی هاتنی پەیماننامەی لۆزانەیاندا. بەڵێ ئەوان ئەما وەک بەشێک لە پەیماننامەی لۆزان نابین بەڵکو وەک بەشێک لە کاریگەری کلتوری دەبین لە ڕوانینەکانیاندا بۆ ئیمپراتۆریەتی عوسمانی و ئەوەیش کە باسی دەکەم بریتێت لەو نیشتیمانەی بە ناوی کلتوری عوسمانیەوە دەیخەنە ڕوو پێکاتەکانیشی لە باڵکان و هەندێک وڵاتی تری ئاسیا و عێراق و سووریا و ژمارەیەک وڵاتی تری عەرەبی پێک دێت. جا ئەوەی ئێستا یان پێشتر باس کراوە مەرج نییە هەڵوەشاندنەوەی ئەو پەیماننامەیە بێت و پەیماننامەیەکی نوێ مۆر بکرێت. بەڵام بێگومان خەونێکی لەو شێوەیان هەیە و بە شیاویشی دەزانن. بەڵام ئایا دەتوانن ئاوەها شتێ بکەن؟ نەخێن ناتوانن. ئەوەی دەیکەن تەنها بۆ ئەو ئاپۆرەی خەڵکەیە
کە بۆ خۆیانیان دروست کردو هەوڵێکە تا خەڵک بە دەوری بیرۆکەی ئیمپراتۆریەتی نوێ عوسمانیدا کوبکەنەوە. لە ڕاستیدا زۆرترین شتێک لەو بوارەدا بیکەن ئەوەیە وەک پێشتر دەیان کرد تا کاریگەریە ئابوووریەکانی خۆیان زیاتر بکەن. هاوکاتی ئەوەی لە سیاسەتەکانیاندا کێشە نەمێنێت بەرامبەر وڵاتانی ناوچەکە. بەڵام ئەو هەنگاوەشیان لەگەڵ هاتنی بەهاری عەرەبیدا بەرەو داڕوخان چوو. ئیتر لەوە دووە ئەوەی بەدەستیانەوە ماوەتەوە تەنها کۆکردنەوەی خەڵکە لە دەوری ئەو بیرۆکەیە. بۆ نمونە ئەوەی لەسەر دۆسیی غەزە دەیبینین یان دۆسیەکانی تر لە پەیوەندی بە ئیسلامەوە بەشێکن لەو هەوڵە. ئەوانەیش چونکە ڕووی ئەردۆغان بە سووری نیشان دەدات وەک ڕێبەرێکی موسڵمانان کە بەرەنگاری وڵاتانی ڕۆژاوا دەبێتەوە. ئەمەش لەم ڕۆماندا وەک دیاردەیەکی سیمبولیە نەکی ڕیالیستی تواناییەکانی حکومەتی تورکیا لاوازن و هەلومەرجەکانی چواردەوری وڵاتەکەش ئاماژەیەکی تێدا نییە بۆ بەجێگاندنی ئەو خەونە بە تایبەتیش پاش شکستی سیاسەتی دەرەوەی تورکیا لە سووریادا و گەیشتن بەو بەرەنجامەی کە هێز و توانایەکانی زۆر سنووردارن. بەمانایش کە منوە لە جەنابەت تێگەم کە پێم بڵێ ئەوەی ئەردۆغان بۆ نمونە لە 20 ساڵی ڕابردووایە 23 ساڵی ڕابردووە کە کردوێتی شتێک بووە بۆ بەرژەوەندی خودی خۆی و پارتەکەی بووە نەک بۆ بەرژەوەندی گشتیە ئەوەی پێی دەگوترێ بەرژەوەندی نیشتیمانی لە تورکیادا. Erdogan is a pragmatic leader. جا ئەردۆغان کەسێکی پراگماتیە یان هەرپەرستە. تورکیا وەک هۆتێلێک دەبینێت نەک وەکو ماڵ. لە کاتێکدا پێویستە وەک نیشتیمانێک ببینێت. کاتێک تۆ دەچیتە هۆتێلێکەوە ئەوە سەردانی کۆمەڵە شوێنی خۆشەکەی کاتێکی خۆش لەو مەودایەدا بەسەر دەبێت و دواتر جێهێڵی. جا ئەمە ڕوانینی ئەردۆغانە کاتێک باس دێتە سەر کەمای تورکیا و داواکردنی شتی باشتر بۆ ئەم کۆمارە. بەڵام هیچی لەو بارەیەوە بۆ ناکرێت. بۆچی؟ چونکە کێشەی هەیە لەگەڵ ئایدۆلۆژیەتی کەمالیزمدا. ئێستا هاوکاتی سەدەهەمین ساڵیادی ئەم کۆمارە بە پێداچوونەوەیەک بکەین بە پرینسیپەکانی کەمالیزمدا کە بریتیبوون لە سێ بابەت. دۆسیی نوێکردنەوە لە کەمالیزمدا بریتیە لە نۆژەنکردنەوەی کولتور و نۆژەنکردنەوەی ئابووری و ئەگەریش پێویست بکات بابەتی دیموکراتیە. ئەردۆغان کێشەی هەیە لەگەڵ پرۆژەکەی ئەتاتورکدا بۆ نۆژەنکردنەوەی کولتوری. بەڵام جۆرێک لە تێگەیشتنی هەیە بۆ نۆژەنکردنەوەی ئابووری. لەسەر دیموکراتی ڕوانینی خۆی هەیە لەسەر ئەو دەستەواژەیە و چۆنی کارکردن بە دیموکراتی. جا کە باش دێتە سەر نۆژەنکردنەوەی کولتوری لە دیدی ئەتاتورکەوە ئەردۆغان کێشەی هەیە و باش لە ئیمپراتۆریەتی نوێی عوسمانی دەکات و ئەمەش قسمەتێکی زۆر بە بەرژەوەندەکانی خۆیەکات. بە تایبەتیش لەناو ئەو نەوە نوێیانەی هەن و بیرۆکەی عوسمانی نوێ و ئومە بەکاردەهێنێت. ئومە وەک بەکارهێنانێکی فراوانتری تێبی موسڵمانان کە سوورەکانی تورکیا تێپەڕێنێت. جا گرنگیەکە بۆ ئەردۆغان لەو بابەتەدا تا ئەو جێیە کە ئومەی ئیسلامی لە چواردەوری ئەو جۆرە گوتارانەیدا کوب بێتەوە. ئەوە ئەو بابەتەیە ئەردۆغان بایەخی پێدەدات نەک ئایندەی تورکیا. باشە ئەگەر وا بێ مەهەپە چۆن لەگەڵ ئەردۆغانە یەک دەگرێتەوە. مەهەپە پارتێکی نەتەوە پەرستی یعنی وەکو زۆربەی تورکەکانیش دەڵێن تون ڕەویشە. بەڵێ وایە جا ئەماش دەبێتە بەشێک لە سیاسەتی ئەردۆغان کە نیشانەیەکیشە بەوەی بەرژەوەندەکانی خۆی لە یەک بابەتدا نییە و ڕێبەرێکی پراگماتیە. جا کاتێک دەبینێت نەتەوەپەرستی بنکەی جەماوەری هەیە لە تورکیادا ئیتر دەستبەرداری ڕوانینە ئایدۆلۆژیەکەی دەبێت یان وەلاوەی دەنێت و خۆی لەلایەنێکی وەک مەهەپە نزیک دەخاتەوە. ئەوەشمان لە 2015 بینی و پێش ئەو ساڵات ڕخنەی دەگرتن و قسەی زۆر ناشرینشی بە مەهەپە دەگوت. جا ئەوەی جێی سەرسوورمانە ئەوەیە ئەردۆغان مەهەپەشی گۆڕیوە. هەفتەی ڕابردوو دەولەت باخچەلی سەرۆکی مەهەپە داوای دەکرد لەشکری وڵاتەکە بچێت بەرەو غەزە و دانیشتوانی غەزە بپارێزن. سیکە 4-5 ساڵە مەهەپەی نەتەوەپەرست بە یەک گوشا چییە باسی لە غەزە نەکردو. بەڵام ئێستا داوای نردنی لەشکرەکە. ئەمەش نیشانەیەکە کە مەهەپە دەیەوێت هێندەی تر لە ئایدۆلۆژیەتی ئەردۆغان و ئەکەپا نزیک بێتەوە. چونکە لە بەرژەوەندی مەهەپەدایە و ئەو جۆرە ڕوانینانە خەڵکی زیاتری بە دەوردا کو دەکاتەوە. 100 ساڵی ئایندە ینی بە تێگەیشتن لە هەموو ئەوانی کە باسمان کرد 100 ساڵی ئایندەی تورکیا چۆن دەبینی؟ Kemalist project aim to modernize
create a modern پرۆژەی کەمالیزم لە تورکیادا بریتی بوو لە پێکێنانی وڵاتێکی مۆدرن و دەوڵەتێکی مۆدرن و ئەگەریش بکرابایە دیموکراتیکی مۆدرن جا کاتێک لە 100 ساڵی ڕابردوو دەڕوانین ئەوە بۆ خۆم لەو بڕواایەدا کەمالیزم سەرکەوتوو بووە لە پێکێنانی نەتەوەیەکی مۆدرنی تورکیدا لە خەڵکێکی زۆری تورک لە ناو وڵاتەکەدا و بەوانەشەوە پێش و دوای یەکەم شەڕی جیهانی لە باڵکانەوە هاتنە تورکیا و بوونە تورک ئەلبەتە ئەمانەی باسییان دەکەم بێجگە لە کورد کە نەبوونە تورک و هەروە کوردمانەوە سەبارەت بە دەوڵەتیش کەمالیزم لە پێکێنانی بیرۆکراسیەتێکی مۆدرندا سەرکەوتوو بوو لە بابەتی ئابوووریەکی مۆدرنیشدا سەرکەوتوو بوو بەڵام لە هێنانە ئارای دیموکراتیکی مۆدرندا هەرگیز سەرکەوتوو نەبووە جا کێشەکە بۆ 100 ساڵی داهاتوو بریتە لە ئەگەر و نەگەری ئەوەی تورکیا دیموکراتیکی مۆدرن دێتە ئاراوە یاننا ئەم بابەتە ئایندەی تورکیا دەستنیشان نەکات بۆ نمونە ئایا کوردیان کەمایەتەکانی تر بەشدار دەبن لەژێر ئەو چەترەی دیموکراسیەدا یاخودنا ئەمە ئەو بابەتە سەرەکیە ئایندەی تورکیا دیاری دەکات خۆ ئەگەر تورکیا شکستی هێنا لە بەشداری پێکردنی کورد هەروەها کەمایەتەکانی تریش لەو پرۆسەی دیموکراتیزاکردنەدا ئەوە ئەم قەیدانە هەردەمێنێتەوە درێژەشی دەبێت خۆ ئەگەر ئەوەی کرد ئەوە سەرکەوتووە بێت من دەگەڕێمەوە وڵات لەسەر پرسی دیموکراتی لە 100 ساڵی ڕابردوو لە تورکیادا 100 ساڵ بەسەر دامەزرانی کۆماری تورکیادا تێپەر دەبێت بەڵام وەک پسپۆڕ ئاماژەی پێدەکەن لەو 100 ساڵەی ڕابردوودا زۆرێک لە کێشەکان وەک خۆیان ماونەتەوە بگرە ئاڵۆزتریش بوون و پرۆسەی سڕینەوەی ناسنامەکانیش بەردەوامن. ئەلەوێکان وەک لایەنێکی ئاینی کورد وەک گەل کراون بە قوربانی جا ئەم بە قوربانیکردانە هەروە دێ زیاتر ئاشکرا دەبن ڕاستی تێگەیشتنی تاک لایەنە لەم سەروەختەی تەمەنی کۆماری تورکیادا زیاتر بەرجەستە بووە و لە کەتواری سیاسیشدا بە ئاشکرایی دیارە ئەلبەت مەبەستم لە سڕینەوەی ناسنامەی نەتەوەیی و ئاینی و کللتوریەکانیشە کە تورک و سوننەکان لەسەر و هەموو شتێکەوە دادەنێت. ژنان لە تورکیادا وەها ئاماژەی پێدەکەن توێژێکی فەرامۆشکراون و دەشڵێن هەر پێشوەچوونێک لە کۆماری نوێدا هاتوێتە ئاراوە هەرتەنها حکوومەتەکان نەیان کردووە بەڵکو ژنانیش ڕۆڵی گرنگی مێژووی خۆیان هەبووە. ساڵتەنەتن سۆنا ئەردرلمەسی کۆتایی هاتن بە سەرەوەختی سوڵتانەکان و ڕاگەیاندنی کۆمار بێگومان بابەتێکی گرنگ و پێشەنگە پێم وایە پێویستە کاتێک خوێندنەوە بۆ مێژوو دەکەین ڕۆڵی ڕێکخراوەکانی ژنان و خەباتکردنیان فرامۆش نەکەین بە تایبەتیش لەو ڕانگەیەوە کە مێژووی ئەم کۆمارە هەر تەنها لە ڕژیم و بەڕێبەرایەتیەکاندا کۆنابێتەوە ئەو خەباتەش بەشی خۆی گرنگە جا ناکرێوەها ببینرێ ئەم کۆمارە هەر ئاوەها لە خۆوە دروست بووە پێویستە سوپاسگوزاری بەرەو پێشچوون و خەبات و دەستکەوتەکانی هەردوو لا ببین لە حکوومەتەکانەوە بۆ چالاکوانانی مافەکانی ژنان. چالاکوانانی ژنان داوا دەکەن ئەزمونونەکانی 100 ساڵی ڕابردوویان لە 100 ساڵی داهاتوودا دووبارە نەبنەوە و دەخوازن سنوورێکیش دابنرێ بۆ دیاردەی ژن کوشتن لە تورکیای 100 ساڵی داهاتوودا. لەم سەدەهەمین ساڵیادی کۆمارەدا دەبێ مافەکانی خۆمان بەرەو پێش بەرین هاوکاتی خەباتمان بۆ بەدەستێنانی مافی زیاتر بەڵام مەخابن دۆسیە یاسایی کراونەتەوە دژی ئەوانەی ڕێگری دەکەن لە کوشتنی ژنان بێگومان هەموو ئەو داوایانە نایاسایی بوون بەڵام بەداخەوە لە سەروەختێکدا دەژین کە سەروەری یاسایی کۆن و نوێ پێشێل دەکرێت و دەخرێتە ژێر پێوە هەوڵێکەیە تا تاریکی بسەپێنێ بەسەر کۆمەڵگەدا جا لە بەرامبەر ئەمەدا ئێمە بۆ ئایندێکی گەشت دەجەنگین. سڕینەوەی ناسنامەکان لە تورکیادا یەکێکە لەو دۆسیانەی چالاکوانان و یاساناسانیش دژی دەوەستنەوە و جەختیش دەکەنەوە لەوەی نەدەبوایە تورکیای نوێ لەسەر بنەمای تەنها دوو بابەت خۆی بنیاد بنایە. هۆشیارەیەکی یەکگرتوانە ئەم کۆمارەی دروست کرد جا بەڵێ پرۆژەیەکی مۆدێرن بوو بەڵام پرۆژەی سڕینەوەی هەندێک لە ناسنامەکانیش بوو چونکە ئایدۆلۆژیای فەرمی دامەزراندنی کۆمار لەسەر بنچینەی ناسنامەی تورک و سوننە ئاینزا بوو هەموو ناسنامەکانی تر یا ئەوتە سەردرانەوە یان فەرامۆشکران بەمانایەکی تر ویسترا هەموو ناسنامەکان لە ناو تورک بووندا بتوێنەوە. تورکیا یەکێکە لە وڵاتانی سەرکۆنەیەکی زۆر دەکرێت لەلایەن ڕێکخراوە نێونەتەوەییەکانی داکۆچی دەکەن لە مافەکانی مرۆڤ و ئازادیە سڤیلیەکان
ڕێبەرانی تورکیاش هەمیشە نکوڵیان کردووە لەو جۆرە ڕوانینانە و وڵاتی خۆیشیان بە وڵاتێکی دیموکراتی ناودێر دەکەن. جا بەمانایەکی تر زۆر قورسە بگوترێت کۆماری تورکیا دیموکراتیە، بەڵێ ئەمڕە هەندێک پرۆژەیەکی نۆژەنکردنەوە هەیە و دەشێت لەمەیاندا ئەرێنیانە بین، بەڵام دیموکراتیزەکردنی لەخۆ نەگرتووە، چونکە لە بابەتەکانیدا وەک چۆن ڕێبەری بەهێز هەیە ئاوهاش دەوڵەتی قوڵبوونی هەیە. جا بەڵێ کۆماری تورکیا وڵاتێکی بەهێزە بەڵام دیموکراتی نییە. ڕخنەگرتن بابەتێکی خوازراو نییە لە ناو ڕێبەرانی سیاسی و ئاسایشی تورکیادا وێڕای داوای بەردەوامی یاساناسان و چالاکوانان کە پێویستە هەمیشە وتوێژ و دیالۆگ هەبێ لە پێناو بەدیێنانی ئایندەیەکی گەش و ڕۆشندا. وەک داکۆکی کارێک لە مافەکانی مرۆڤ هەموو هەوڵەکانمان بۆ توێژکردنە لەسەر هەموو ڕەهەندەکانی سەرکوتکاری و جیاوازیکردنەکان و ئەو دیاردەی دووفاقەی ناو کۆماری تورکیایە، چونکە لەم نیشتیمانەدا جێگیرکردنی دیموکراتی بەجێ ناگەیەندرێت بەبێ هەبوونی وتوێژ. هەر بۆیە بە تێڕوانینی ئێمە ئەم سەدەهەمین ساڵیادا شتێک نییە بۆ ئاهەنگگێڕان، بەڵکو بۆ نەڕزایی دەربڕین و ڕەخنەگرتنە. ئەستەمە دیموکراتیت هەبێت بەبێ ڕەخنەگرتن لەم سەدەیی تێپەڕیوە. دکتۆر لە بەشی پێشووی بەرنامەکەدا ئاماژە بۆەوە کرد کە پێویستە هەموو گەلانی ناو کۆماری تورکیا هەموو کەمایەتیەکان بەشداریان هەبێت لەو پرۆسە سیاسیە بە تایبەتی بۆ 100 ساڵی ئایندە. بەڵام وەکو جۆشمان لێبوو باز لە سڕینەوەی ناسنامەکان دەکرێت لە تورکیادا. ئەگەر بێت و دەرفەت بڕەخسێ یا با بڵین حکوومەتێک هەبێ داوای ئەوە بکە کورد عەلەویەکان یا ئەوانی ئەرمینیەکانیش تەنانەت بەشدار بن لەو پرۆسەیەدا، پێت وایە دەوڵەتی قوڵ لە تورکیا یا گورگەبۆرەکان لە تورکیا ئەو دەرفەتە بڕەخسێنن ڕێگەی پێ بدەن؟ It's a great question. It's $1 million question. To be honest, I don't know the answer, but I can try to. پرسیارێکی زۆر باشە و زۆریش گرنگە، ڕاستگۆ بم وەڵامەکەی نازانم، بەڵام دەتوانم وێناکردنێک باش بکەم تا تێگەیشتنێکمان هەبێت بۆ ڕۆژەکە. کاتێک تورکیا بەر لە 100 ساڵ دامەزدا ژمارەیەک کۆمەڵ پرسیارێکی زۆر باشە و زۆریش گرنگە، ڕاستگۆ بم وەڵامەکەی نازانم، بەڵام دەتوانم وێناکردنێک باس بکەم تا تێگەیشتنێکمان هەبێت بۆ ڕۆژەکە. کاتێک تورکیا بەر لە 100 ساڵ دامەزدا ژمارەیەک کۆمەڵە خەڵک هەبوون، بەشداریان تێدا کرد و زۆر بەشیان لە قەوقاز و باڵکانەوە هاتبوونە وڵاتەکەەوە. هۆکاری هاتنی ئەوانەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی دەوڵەتێکی باڵکانی بوو. ئەو خەڵکە باڵکانیش ژمارەیەکی زۆرتر بوون لە کاتێکدا ئیمپراتۆریەتەکە هەڵۆشایەوە. جا ئەوانە خەڵکە خوێندەوارەکە بوون و بەشی گەورەی وەبەرهێنانی ئابووری وڵاتیش لە باڵکان بوو. جا کاتێکیش گۆرانکاریەکان ڕوویاندا لە ئاکامی یەکەم شەڕی جیهانی زۆرێکی خوێندەوارانی باڵکان هاتنە ناو تورکیاوە و مانەوە و ئەنادۆڵیان بە دواهەمین نیشتیمانی خۆیاندا ئەنا. ئەم وڵاتیان لەسەر بنچینەی ئەو ترس و دڵڕاوتیە دروست کرد کە لە ناوچەی باڵکاندا بینی بویان و دەشانیست دڵنیا بن لەوەی ڕزگاریان ببێت. واتە ڕوانینەکان و ئایدۆلۆژیەکان جا کاتێک بە وردی لەم بابەتە قاڵ دەبیتەوە دەبینی کەسەکانی بنەماڵەکانیان لە حکومەت و لە دەوڵەتیشدا بەرپرسیارەتی گەورە و هەستاریان هەبوو و هەندێکیش لەوانە پشتیوانکارێکی گەورە و بەهێزی دەوڵەتی قوڵ بوو. لە دوای ڕاگەیاندنی سیاسەت و بەرنامەی ئۆزال لە هەشتاکاندا خەڵک لە ئەناتۆڵیا بوونە خوێندەوار و خاوەن بڕوانامە و چوون بەرەو نێوەند کورد و عەلەویەکان کەمایەتیەکانی تریش کەوتە داوای بەشی خۆیان لە حکومەت و لەوێوە قەیرانی نێوان دامەزێنرانی کۆمار و هاوڵاتیانی ئەم کۆمارە زیاتر پەرەیسەن. هاوکات دەوڵەتی قوڵ دەویست تورکیا بەو شێوەی خۆی بمێنێتەوە لە کاتێکدا هاوڵاتیانیش لە ئەناتۆڵیا داوای دیموکراتیان نەکرد. جا ئەوەی لەو قەیراندا سەر بکەوێت ئەوە دەبێتە بڕیادەر لەوەی چی ڕۆدا. ئەگەر هاوڵاتیان بن بە کورد و عەلەوی و کانەوە کەسایەتی ئاینەکانەوە وەک بینیمان ئەردۆغان لە 2002 تا 2012 ئەوانەی هەموو کۆکردەوە لە هاوپەیمانی و هاوبەندیدا و بەکاری هێنان بۆ بەرەنگاربوونەوەی دەوڵەت و لەشکر و دەسەڵاتی
دادوەری جا ئەمە سەرکەوتوو دەبوو ئەگەر بە سەرپەرشتی ئەوروپایەکان و جیهانی مۆدێرن بووە بەڵام چی ڕوویدا بە تایبەتیش لە دوای بەهاری عەرەبیەوە ئەردۆغان ئەو هیوایانەی پێشتری نەمان و شکستی هێنا چونکە پرۆژەی ئەندامەتیشی لە یەکێتی ئەوروپا بەرەو شکست ڕۆی ئەمانە بێلەوەی کە لەشکری وڵاتەکەشی تێکدا و ئیتر گەیشتە ئەو بڕوایی دەوڵەتی قوڵ چیدی هەڕەشا و مەترسی نییە بە مانایەکی تر دەوڵەتی قوڵ بووە هاوپەیمانی ئەردۆغان جا ئەگەر ڕەوشەکە بەم شێوەیە بمێنێتەوە و بۆ سەد ساڵی داهاتوو ئەوە دەبین ئەردۆغان یان ئەوانی دوای ئەردۆغانیش لەگەڵ پاسەوانە دیرینەکانی کۆماردا دەمێنەوە و دەبنە هاوپەیمان دوش بە هاوڵاتیانی ئەناتۆلیا بەڵام ئەگەر هاوڵاتیان باکوورد و عەلەوی و هەموو کەمایەتەکانی ترەوە لە ئەناتۆلیا پێکەوە بن خاوەنی یەک بەرنامە بن ئەوە بە دڵنیاییەوە درەنگ بێت یان زوو لە کاتی گونجاودا دەوڵەتی قوڵ دەڕوخێت یان ئەو دەوڵەتە قوڵە کۆنە نامێنێت کە هەبووە لەوانەیە شتێکی نوێ ببینی جا ئەمە شەڕێکە بەردەوام دەبێت و پێشم وایە و هیواداریشم سەرکەوتن بۆ زۆرینەی هاوڵاتیانی ئەناتۆلیا بێت لە ڕوانگەی هەموو ئەمانەی کە باسی کردن زۆر بە کورتی پێم بڵێ کەم و کوڕی ڕاگەیاندنی کۆماری تورکیا لە زاری کەمال ئەتاتورکەوە چی؟ Well, Kemal Atatürk wanted to create this کەمال ئەتاتورک ویستی ئەم کۆمارە مۆدێرنە دابمەزرێنێت و ئەرکی ئەو بوو بەرەنگاری کولتورە کۆنەکەی دەستەبژێری ئەناتۆلیا بێت لەوانە کولتوری تورکەکان و عەلەویەکان و سوندەکانیش دەزانی شتێکی دێڵێم و لەوانەشە زۆرێک لە هاوڕێ تورکەکانم دووچاری سەرسوورمان بن لە قسەیە کەمال ئەتاتورک ئەو کەسە بوو کە ناوچەی ئەناتۆلیای کردا ناوچەیەکی ئیسلامی چونکە زیاتر لە 1 ملیۆن یۆنانی دەرکێت ژینۆساید بەسەر ئەمەنەکان داهات تەنها لایەنێک لە ئەناتۆلیامانە و مسلمانەکان بوو هەرچەندە مەرج نییە بڵین هەمویان تورک بوون چونکە مسلمانیش هەبوون لە یۆنان و لە باڵکانەوە هاتبوون و لێ بوون تەنها لەبەر ئەوەی مسلمانی بۆیە دەڵێم بە ئیسلامیکردنی ئەناتۆلیا لەسەر دەستی ئەتاتورک بووە لە هەمان کاتیشدا دەیویست کۆنتڕۆلی ئیسلامیش بکات بەو شێوەی دەیخوازێت ئەمە یەکێک بوو لە کەم تەرخەمی و کەم کوتیەکانی ئەتاتورک چونکە منیش دەپرسم ئایا کێ دەتوانێت ئاینی ئیسلام وەرد بچەرخێنێت و شەڕی کولتورێکی ئاینی بکات بۆیە لەو بڕوایدام ئەتاتورک لەو هەوڵەیدا شکستی هێدا هەر بەڕاستیش کە دەبینین ئەردۆغان لەم ماوە زۆرەدا لە دەسەڵاتدا ماوەتەوە خۆی لە خۆیدا دەبێتە ئاماژەیە بۆی کەمالیزم لە تورکیادا شکستی هێداوە مادەمەکی باز لەو کللتورە ئیسلامیە دەکەین دەچمە بەشی سێمی بەرنامەکەمان زیاتر پەیوەندی بە حەماس و هەڵوێستەکانی تورکیاوە هەیە دەگەڕێمەوە بۆلات. تورکیا وابەستەیی خۆی بە دۆسەی فەلەستینیەکان و شەڕی ئێستای حەماس و ئیسرائیلەوە دەبەستێتەوە بە مێژووی وڵاتەکە و دامەزرێنەری کۆماری تورکیاشەوە. ئێمە هەوڵ دەدەین یارمەتی گەلی فەلەستین بدەین لە غەزە کە دامەزرێنەری کۆمارەکەمان دەیگوت کەس ناتوانێت دەستیان بۆ ببات ئەو گرتبوونەوەی 1,500,000 کەس بەشداربوون تیاندا بەشێک بووە لەو هەوڵەمان. پەیوەندیەکانی تورکیا و ئیسرائیل لە زۆر وێستگەدا بە هەڵکشان و داکشاندا تێپەڕیون بەڵام لە ئێستادا ئانکەرە تەلئەڤیڤ گونابار دەکات بەوەی تاوانی جەنگی ئەنجام داوە نەهەرەوەندە بەڵکو قەوارەی دەوڵەتی جووش بچووک دەکاتەوە. ئیسرائیل لە بەردەم جیهاندا ئێوە وەک تاوانباری جەنگ ناودێر دەکەین لە ئێستاشدا ئامادەکاری بۆ ئەو بابەتەمان دەکەین ئەرێ ئیسرائیل تۆ چۆن هاتیتە ئێرە چۆن هاتیتە ناو ئەو خاکە ئیسرائیل تۆ داگیرکەریت و تۆ ڕێکخراوێکیت و هیچی تر گەلی تورکیا ئەم ڕاستیە دەزانن. لەگەڵەوەشدا چاودێر دەڵێن تورکیا لە زۆر بواردا بۆتە بەشێک لە کێشەکان بەڵام سەرۆکی تورکیا جەخت دەکاتەوە لەوەی چارەسەرکردنەکان لە ئەنکەرەوە سەرچاوە دەگرن. لە باڵکانەوە تا دەگاتە قەوقاز لە ئاسیا و بۆ ئافریقا لە تورکمەنستانەوە بۆ فەلەستین لە هەر شوێنێک پێویست کات تورکیا چارەسەرەکان بۆ کێشەکانیان دابین دەکات. ئێمە ئەم هەڵوێستانەمان هەبووە لە کوریا و قوبروس و عێراق و سووریا و لیبیا و یەمەن و لەم دوانشدا لە قەرەباخ. ئەمڕۆژ ئەم هەڵوێستەمان نیشانی فەلەستین و غەزە دەدەین و هەوڵی یارمەتیدانی گەلی غەزە دەدەین. گرتبوونەوەکانمان بەشێکە لەو هەوڵانەمان. هەر چۆنێک بێ وەک شیکەرەوە باسی دەکەن بێدەنگی ئیسرائیل لە بەرامبەر ئەو وتارە توندانەی لە تورکیاوە دەدرێن هۆکاری خۆی هەیە و هەر هیچ نەبێت لە ئێستادا تەلئەڤیڤ ناخوازێت ڕەوشەکە لەگەڵ ئەنکەرەدا ئاڵۆز بکە.
ئیسرائیل ناخوازێ ئەم ئاڵۆزی ڕەوشە زەیت بکاتە سەر دراوسیەکانی و هەروەها پشێویەکانیشی لەگەڵ تورکیادا. جا پێم وایە حکوومەتی ئیسرائیل هەرچێکی لە توانابێ دەیکا تا نەکەوێتە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تورکیادا. بەڵێ بە وردی گوێ لە گوتارەکان دەگرێت و چاوەڕوانیش دەبێت تا بزانێ تورکیا چی دەکات. دکتۆر جۆمان لە سەرۆکی تورکیا بوو دەڵێ هەمیشە تورکیا بەشێکە لە چارەسەرکردن و هەموو چارەسەری کێشەکانیش لە تورکیاوە سەرچاوە دەگرن. وایە؟ I think both. Both. Yeah. Turkey wanted to بەڵێ پێم وایە هەردووکیانە تورکیا دەیەوێت کاریگەریەکانی خۆی بەرفراون کات بە سەر ناوچەکەدا. جا ئەگەر بەرژەوەندەکان لەگەڵ وڵاتانی تری ناوچەکەدا یەک بگرنەوە بۆ نمونە ئەنکەرا لەگەڵ هەرێمی کوردستانی عێراقدا پەیوەندێکی باشی هەیە چونکە بەرژەوەندەکان کەم تا زۆرێک هاوبەشن. جا ئەگەر وەها بێت ئەوە وەک چارەسەر دەردەکەوێت. تورکیا زرهێزێکە ناوچەکەدا بەڵام کاتێک دینە سەر ئەردوغان و ئایدۆلۆژیەتەکەی ئیتر کێشەکان سەر هەڵدەدەن. ئەردوغان وەک ڕێبەرێکی پراگماتی یان هەڵپەرێست دەتوانێت ببێتە چارەسەر و زۆر دەرگاش بکاتەوە و شتەکانیش پێکەوە کۆ بکاتەوە و چارەسەریان بکات. کێشەش لە ئایدۆلۆژیای ئەردوغانەوە دەست پێ دەکات. بۆ نمونە لە کێشەی غەزەدا ئایدۆلۆژیا و پراگماتیکەکەی ئەردوغان بە یەکدا دەدەن چونکە جەماوەرەکەی خۆی لەسەر بنەمای ئایدۆلۆژیەت هێشتۆتەوە. بەڵام کاتێک بابەتەکان دێنە سەر ئابووری یان نەتەوەپەرستی یان وەها پێویست بکات تورکیا پەیوەندیەکی باشی هەبێت لەگەڵ دراوسەکانی یان لەگەڵ وڵاتانی ڕۆژاوادا ئەوە وەک ئەوەیە بکەوێتە ناو دوو دیوارەوە واتە وەک کەسێکی خاوەن ئایدۆلۆژیا و کەسایەتێکی پراگماتی ئیتر کێشەی بۆ دروست دەبێت. دەزانین هەڵبژاردن بەڕێوە لە ساڵی 2024دا هەڵبژاردن دەکرێت و لە هەموو سەروەختێکی هەڵبژاردندا ئەردوغان گوتاری ئایدۆلۆژی بەکاردەهێنێت. بۆچی؟ چونکە ئەو هەڵبژاردنە گرنگە بۆ بەدەستهێنانی شارەوانەکان. جا لەبێەوە دەبێتە بەشێک لا کێشەکان تا ئەو کاتی هەڵبژاردن تەواو بێت. دوای هەڵبژاردنیش خۆی دەکاتەوە بە بەشێک لە چارەسەر. باشە دکتۆر ئەردۆغان ینی بخۆ دەزانین پەیوەندیەکی ئێجگار گەورەی لەگەڵ ڕێبەرانی سیاسی حەماسدا هەیە. بەڵام هەتا ئێستش کە من و تۆ ئەم بەنامەی تیا تۆمارەکەین هەوڵێکی ئەردۆغانمان نەبینی بۆ ئازادکردنی بارمتەکان. بۆ نمونە هەوڵ بدا لەگەڵ حەماسدا کە بارمتەکان ئازاد بکرێت. خۆ دەزانانی ئەمە یەکێکە لە داواکانی ئیسرائیل ئەڵێ بارمتەکان ئازادکە باشە ڕابگیرە بەڵام نایکە. بۆچی؟ Absolutely. In fact, when the October 7 happened, Hamas leaders, the political leaders were in Turkey. بەڵێ زۆر ڕاستە. ڕۆژی حوتی مانگیدا کە هێرشەکە کرا ڕێبەرانی حەماس لە تورکیا لە دیمەنە ڤیدیۆیەکاندا بینیمە ڕێبەرانی حەماس نوێژیان دەکرد لە کاتێکدا چەکدارەکانیان خەڵکی بێتاوانیان دەکوشت. ڕێبەرەکانیان لە تورکیاوە ستایشی چەکدارەکانی خۆیان دەکرد. ئەمە ئاماژەیەکە بەوەی ڕێبەرانی حەماس و تورکیا چەندێک لێک نزیکن. جا کاتێک دێتە سەر ئەردوغان و بەکارهێنانی کاریگەریەکانی خۆی لەسەر حەماس وەڵامی ئەم پرسیارەت دەکەوێتە سەر ئەوەی چەندێک لە بەرژەوەندی ئەردوغاندا دەبێت. بیرکردنەوەی ئەردوغان بەو ئاراستەیەدایە کە ئەرکی پاراستنی غەزەی پێ بسپێردرێت. جا ئەمە گرنگە بۆی چونکە ئەگەر ئەو ئەرکەی درایە ئەوە گازی سروشتی و سەرچاوی تریش هەیە لە ڕۆژهاتی دەریای ناوەڕاست و ئیتر دەتوانێت بەکاریان بهێنێت. جا ئەوە ئەو باڵادەستیە کە دەیەوێت بەکاری بهێنێت بۆ خۆی. ئەردوغان ژیانی خەڵکی سیڤیلی بەلاوە گرنگ نییە بە دانیشتوانی غەزە و ئەو بارمتانش کە لە حەماسی ئەوەی دەیەوێت ئەوەی ئەرکی پاراستنی غەزەی بدرێتێ و وەک پرۆژەیەکیش خستوێتە بەردەست و هەوڵیشی بۆ دەدات بەو هیوایی دەستی ڕابگات بەو سەرچاوانەی زیاتری وزەدا لە دەریای ناوەڕاستدا کە لەم ساڵانەی ڕابردوودا دۆزراونەتەوە. کاتە منەمە ئەمە دەکەمە بابەتێکی تر یاری بەتابەتی لە پەیوەندی بە حەماس و بە وڵاتانی ڕۆژاواوە دەگەڕێمەوە بۆلات. لەگەڵەوەشدا کە تورکیا بە هاوپەیمانی وڵاتانی ڕۆژاوادا دەنرێت و ئەندامیشە لە هاوپەیمانێتی ناتۆدا بەڵام سیاسەتەکانی چەندان ساڵی ڕابردووی تورکیا پێچەوانەی زۆربەی سیاسەتەکانی ڕۆژاوا و هاوپەیمانێتی ناتۆیشە. قسە لەبارەی ڕۆژاواوە دەکەم. ڕۆژاوا گەورەترین بەرپرسارەتی لە ئەستۆیە بۆ ئەو کۆمەڵکوژیەی لە غەزە دەکرێت. بەڵێ ڕۆژاوا بێ ئەوە دەڵێم ئایا دەتانەوێت شەڕێکی تری خاسپەرستان هەڵبژێرسێنن؟ ئەگەر ئەو هەوڵە دەدەن ئەوە بزانن گەلی تورک نەمردووە. ئەم گەلە بە پێوە وەستاوە
سووربوونمانەوە لە لیبیا و کەڕەباغدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا کار دەکەین. لەگەڵ ئەو جۆرە لێدوانە قورس و زبرانەی سەرۆکی تورکیادا بەڵام شیکەرەوە لەو بڕواایەدانەوە بەشێکە لە یاریکردنە سیاسیەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان و ئەو جۆرە گوتارانەی تەنها بۆ ناوخۆی وڵاتەکەیەتی. ئەردۆغان یاریەکەی خۆی بۆ ڕایگشتی و دەنگدەرانی خۆی و خەڵکی موسڵمان دەکات بۆ ڕۆژاواش دۆسیی ئەندامەتی سوید بەکاردەهێنێت. جا پێم وانەیە ئەو شێوازانە کاری خۆیان بکەن چونکە ئەردۆگان لێدوانی زۆر ئاگرین دەدات، سەرزەنشتی ئەمریکا دەکات، سەرکۆنەی ئیسرائیل دەکات و ئەوانەشی تێپەڕاندووە و داکۆکی لە حەماس دەکات. ئەڵبەت نوکوڵیش ناکرێتەوەی وەک چاودێر دەڵێن بە دووری نازانن ئەو جۆرە گوتارانە کاریگەری بکەنە سەر پەیوەندیەکان و ئاماژەش بۆ ئەو ڕاستیە هەن. بەشێکی تریشیان لەو بڕواایەدان بە تایبەتی پەیوەندیەکانی نێوان واشنگتن و ئەنکەرا دەشێت کاریگەریەکی نەرێنی هەبێ بەسەر ئەگەرەکانی سەرهەڵدانەوەی تێرۆریستانی داعش لەو ناوچەی جیهاندا. ئەوەی سەرنجمان داوەتێ ئەوەیە ئەنتۆنی بڵینکێن نە بە تورکیادا تێدەپەڕێت و نەسەردانیشی کردووە، لە ڕاستیشدا وتوێژێکی چڕوپڕیشی نەبووە لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیادا. بەهۆی ئەوەی ئەنکەرە پەیوەندیەکی تۆکمەی هەیە لەگەڵ ڕێبەرانی حەماسدا، ئەوە دەتوانێت ڕۆڵێکی گەورەی هەبێ لە ئازادکردنی بارمتەکاندا. سەرۆک ئەردۆغان حەز بەوە ناکا فەرامۆش بکرێت، بەڵام متمانە لە نێوان هەردوو لادا نییە، هەر بۆیە پێویستە ڕێوشوێنی متمانە بە یەککردن بگیرێتە بەر. پشێویەکان گەشتنە ئاستێک تەنانەت ئەمریکا ڕێگا نادات درۆنی هاوپەیمانێک بەسەر بنکەکانیدا بفرێت لە ناوچەکەدا. جا ئەمە شتێکی نوێیە. ئەم ئاڵۆزیانە جێی سەرنجن چونکە لە ڕاستیدا ئەگەر سەیرێکی ورتری بەرژەوەندیەکانی ئەمریکا بکەین ئەوە دەزانین بەرەنگاربوونەوەی تیرۆریزم لە سووریادا لە بەرژەوەندی ئەمریکادایە و لەوێش بکشێتەوە ئەوە دەشێت ببێتە دەرفەتێک بۆ داعش تا جێپێی خۆی بکاتەوە و بگەڕێتەوە. دکتۆر ئەمروڵڵا لەسەر بنچینەی وتارانەی کە تورکیا دەیدا بەرامبەر بە ڕۆژاوا و لە پشتیوانیکردن بۆ حەماسیش پێت وایە جارێکی تر متمانە دروست بێتەوە لە نێوان وڵاتانی ڕۆژاوا و تورکیادا؟ لە ئێستادانا بەڵام دەشێت لە دوای هەڵبژاردن و چۆنیەتی بەڕێوەبردنی ڕۆژی ئابووری ئایندەی تورکیا دەرکەوێت. دەزانی لە ئێستادا بە هەزاران رووسایی لە تورکیان و پاش ئەوەی مۆسکۆ شەڕی ئۆکراینی دەست پێ کرد پارێکی زۆری رووسیا ڕژاوە بەسەر تورکیادا. تەنانەت مافیا و ئۆلیگاریش هەن لە تورکیادا. جا بەشێکی گەورە لە کاربەدەستانی ئەو حکوومەتەی تورکیا بە گومانە لە ڕۆژئاوا دەڕوان. هەر بۆیە گەشتبین نیم بەوەی جارێکی تر پەیوەندەکانی نێوان تورکیا و ڕۆژاوا بگەڕێتەوە بۆ ئاستەی لە 2002 تا 2012 هەبوو. بەڵام پێم وابێت تورکیا درێژە بە ئەندامەتی خۆی دەدات لە ناتۆدا. بەڵام پێ ناچێت بەهۆی ئەو سیاسەتانەی ئەردۆغانەوە پەیوەندیەکی ئاسایی دروست بێتەوە لە نێوان تورکیا و ڕۆژئاوادا هەر هیچ نەبێت تا چەند ساڵێکی تر. بۆ خۆ دەزانی لەوە تای قەیرانی حەماس دەستی پێ کردووە گەورە بەرپرسانی ئەمریکا چەند جارێک سەردانی ئەو ناوچەیان کردووە هەم بۆ ئیسرائیل هەم لای فەلەستینیەکان هەم وڵاتانی تر، بەڵام سەردانی تورکیا نەکرد هەتا ڕۆژی 6 مانگی یازدەی ئەم ساڵی 2023. ئەمە چۆن لێک دەدەیتەوە؟ United States, especially under Biden administration, wanted to sideline Turkey. ئەمریکا بە تایبەتیش هاوکاتی ئەم بەڕێوەبەراتیەی بایدن دەیەوێت تورکیا لە پەراوێز بنێت، چونکە تورکیا خۆی دوورخستۆتەوە لە بەها پرینسپەکانی وڵاتانی دیموکراتی. هەرچی بەڕێوەبەراتیەکەی بایدنیشە دەخوازێت وڵاتانی دیموکراتی لە پرۆسەی دیموکراتیدا کۆبکاتەوە و تورکیاش دشی ئەوەیە. جا وەک بەرەنجامێکیش واشنگتن دەخوازێت ئەو پەیوەندیانەی لەگەڵ ئەنکەرەدا سنوردار بکات ئەگەر تورکیا وەک هاوپەیمانێکی رووسیا یان وڵاتی چین یانیش ژێمەسەد کارەکان بمێنێتەوە. ڕۆژی دووشەمەش کاتێک وەزیری دەرەوە سەردانی تورکیای کرد بەهۆی قەیرانەکانی تورکیاوە بوو. تورکیا وەک وێزگەیەکی شەمەندەفەری لێ هاتووە و هەر کاتێک قەیرانێک هەبێت ئەو جا سەردانی بۆ دەکرێت و ئەو وێزگەیە بەکاردەهێنێت. دەنا خەڵک هەر پیایدا تێپەر دەبن و ئەگەر قەیرانێک هەبوو ئەوە تایدا دەمێننەوە و بۆ چارەسەرکردنی. جا هەر بەڕاستی تورکیا ئالەم سەروەختەدا ئاوەهایە کە باسم کرد. دکتۆر ئەمروڵڵا زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. سپاس و پێزانینم. Thank you very much, Dr. Amrullah.
ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵێ.